پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت ئەحەبُ الأعمال إلى الله تعالى خۆشەویستترین کردەوە لە لای خوای پەروەردگار الصلاة لوقتها یان الصلاة على وقتها هەردووکی هاتووە نوێژ لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت ئەو نوێژە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەیفەرموو نوێژ بیلبیلەی چاوەکانمانە نوێژ ڕووناکیە بۆ هەر یەکێک لە ئێمە لە قیامەتدا لە ناو گۆڕدا ئەو نوێژە دەبێت لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت چونکە خوای پەروەردگار نوێژی فەرز کردووە لەسەر ئیمانداران دەبێت لە کاتی خۆیدا ئەنجامی بدەن خۆشەویستترین کردەوە لە لای خوای پەروەردگار ئەوەیە کە نوێژ لە کاتی خۆیدا ئەنجام بدرێت پاشان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت خۆشەویستترین کردەوە لە لای خوای پەروەردگار چاکبوونە لەگەڵ دایک و باوک بێڕ الوالدەین لەگەڵ دایک و باوکت چاک بی بەڕێز بی بە شەرم و حەیابی بەشکۆبی لە ئەمر و گوێیاندابی ڕێزیان بگری خۆشت بوێن لە بەرامبەریاندا زۆر بە ئەدەب و بەڕێزبی بە ویقار بی لەو جەکان ئەی برایانی بەڕێزم زۆر بەڕێز بین لەگەڵ باوک و دایکمان چونکە خۆشەویستترین کردەوە لە لای خوای پەروەردگار ئەوەیە کە بەڕێز بین لەگەڵ دایک و باوکمان و هەروەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت پاشان خۆشەویستترین کردەوە لە لای خوای پەروەردگار جیهاد فی سەبیل الله الجیهاد فی سەبیل الله جیهاد بکەی لە پێناو خوای پەروەردگاردا جیهاد بکەی بە دەمت بە زوبانت خەڵک بێدار بکەیەوە و بە لاشەت و بە ماڵت بە نەفست جیهادی نەفست بکەی بۆ ئەوەی کە گەڕایتەوە لای خوای پەروەردگار بڵێ خوایان کردەوەی جوانم پێیە خۆشەویستترین کردەوەم دەستداوەتێ بۆ لای تۆ جیهاد بکەین بۆ لای خوای پەروەردگار جیهاد بکەین لە پێناو خوای پەروەردگار تێبکۆشین ئەمڕۆ گەورەترین جیهادیشمان بەڕاستی جیهادی نەفسە نەفسی خۆمان لێبەتە دوژمنی سەرەکیمان با جیهادی نەفسمان بکەین بۆ ئەوەی ڕەنجەڕۆ نەبین و هەروەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت